لا یەکەم ڕۆژی چلەی زستان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە سلێمانی نەوتی بەسەر 80 خانەوادەی منداڵی بێباوک دابەش کرد تا ئەوانیش هەست بە سەرمای ئەم زستانە نەکەن و بە بارینی بەفر خەمگین نەبن بەوەی کە نەوتیان نییە خۆیانی پێ گەرم بکەنەوە. گروپی کۆمپانیاکانی قەیوان لە درێژەی کارە خێرخوازیەکانیدا لە ڕێگەی ڕێکخراوی سۆمای چاوانی سەر بە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دەستی هاوکاری با منداڵانی بێباو گەیاند و هەر خانەوادەیەک بە 100 لیتر نەوت هاوکاری کرا. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوانی لە سلێمانی بە هاوکاری کۆمپانیای قەیوان ئەمڕۆ هەستین بە دابەشکردنی بڕی 100 لیتر نەوت سوتەمەنی بۆ 80 خانەوادەی مناڵانی بێباوکە لە ناو سۆمای چاوانە ناونووسکراون و فۆرمی تایبەتی خۆیان هەیە. ئێمە سوپاسی کۆمپانیای قەیوانەکەین کەم هاوکاریان کردووە لەم سەرەتای زستانەیە بەڕاستی ئەو ماڵانیان گەرم کردوێتەوە کە ماڵەکانیان سارد و سڕە و کە بەو شێوەیە نییە کە خەڵکانی تر تایە ئەژین. ئێمە دەستخۆشییان لەکەین سوپاسیانەکەین هەروەها کۆمپانیای قەیوان لە زۆر کاتی تریشە هاوکاری سۆمای چاوانیان کردووە لە جەژنەکانە بە تایبەتی ڕەمەزان و قوربان گۆشتی قوربان و هەروەها خواردن کاسەی جەژنی بەسەر مناڵانی بێباوکە دابەش کردووە. بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بانگەواز لە کۆمپانیاکان و دەوڵەمەندان دەکات کە چاو لە کۆمپانیای قەیوان بکەن و بەهانای منداڵانی بێباوکەوە وەرن تا سەرمای گورچک بڕی ئەم زستانە زەفەریان پێ نەبات و ئاهوو حەسرەتی بێباوکی نەکێشن. دیارەمە یەکەم هاوکاری و ئاخرە کۆتایی هاوکاری نییە کە لایەن کۆمپانیای قەیوانەوە بەسەر منداڵە بێباوکەکانی سنووری شاری سلێمانی لایەن بەشی سۆمای چاوانەوە کە وەکو ڕێکخراوی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەرپەرشتیەکەین دیارە هەمیشە بە نەوت و ئەمڕۆ کە هەر ماڵی کە 80 ماڵن 100 لیتر نەوت بەسەریان دابەژەکرێ و هەروە گۆشتی دابین کرا بۆ ئەو منداڵە بێباوکانە لایەن کۆمپانیای قەیوانەوە وەروە لە مانگی ڕەمەزان و جەژنی قوربانیشە لایەن کۆمپانیای قەیوانەوە چەندە هاوکاری دابەژەکرێ بەسەر ئەو منداڵانەی کە لە سنووری جوگرافی لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە لایەن سۆمای چاوانەوە لای ئێمن کە نزیکەی 500 ماڵە لە کاربۆنەکانداوە لە مانگی ڕەمەزان بە تایبەتی بە بڕی 300,000 کە هەمیشە هاوکاری کراون بجگە لە خواردنیش کە لە جەژن قوربان لە کاتەکانی تر هاوکاری کراون. دیارەمە لێرە من دەستخۆشی کۆمپانیای قەیوانەکەین بە هاوکاریکردنی مناڵە بێباوکەکان دیارە لە بەرنامەی کۆمپانیای قەیوانەیە کە هەمیشە هاوکاری منداڵی بێباوکی کردووە هەمیشە ژێمە وەکو بەشی سۆمای چاوان هاوکارمان بۆ دابینکردنی سوتەمەنی خۆراک خواردن دەستخۆشییان لێکن نمونەیان زۆر هیوادارم کە هەموو کۆمپانیەکان بەڕاستی لەو بارەدا زۆرێک کە خود ئەو داهاتە باشی کە لە بەردەستیانایە بتوان خەڵ هاوکاری خەڵکی فەقیر و نەدار و بە تایبەتی منداڵە بێباوکەکان و ئەو خەڵکانی کە مندام یا و کەسانی کە پێویستیان لەم کاتێک کە حاڵی گوزەرانی باری ئابووری ڕۆژبڕۆ لە هەرێمی کوردستانە بەرەو خراپترەوە هاوکاریکردنی ئەم کۆمپانیانە ڕۆڵێکی کاریگەریە بێت و بۆ بژێوی ژیانی ئەوان دووبارە دەستخۆشی بۆ کۆمپانیای قەیوانەوە دەستخۆشیمان بۆ کەناڵی پێیان بۆ ئامادەبوونیان بۆ ڕووماڵکردنی ئەم چالاکیە. خانەوادەی منداڵانی بێباوک بە هەموو هەستیانەوە سوپاسی کۆمپانیای قەیوان و ڕێکخراوی سۆمای چاوان دەکەن و دەڵێن ئەم نەوتە بە فریادیان گەشتووە و کەمێک لە ساردی ئەم زستانەیان لەبیر دەباتەوە. دەستخۆشی لەم خێرخوازە بە ڕێزانەکەین لە خێرخوازی لە سۆمای چاوانی خوشکان زۆر سپاس و دەستخۆشی بۆ کۆمپانیای قەیوان کە هاوکاری ئێمە و ئەم ناڵە هەتیوانە بێباوکانەکەن زۆر نمونەیان زۆر بێ و دەستیان خۆش بێت. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەناوی خی گەورە و میرەبان زۆر سپاسی کۆمپانیای قەیوانەکەین بۆ هاوکاری و سپاسی ڕێکخراوی سۆمای چاوانی شەکەین کە هاوکاریان بۆ ئێمە ناردووە خی گەورە نمونیان زۆر کە ئینشاءالله. سپاس و دەستخۆشیم هەیە بۆ کۆمپانیای قەیوان دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێت و هیوای وایە کە ئەو خێر و خێراتەی کە ئەگرێ زۆرترین خەڵک بگرێتەوە و زۆریش زڵمان پێی خۆش و سپاسیانەکەین. ڕێکخراوی سۆمای چاوان 500 خانەوادی بێباوکی لەلایە بەڵام ئەمڕۆ تەنها هاوکاری 80 خانەوادەیانی کردووە و 420 خانەوادی دیکەش چاوەڕێی دەستی هاوکاری خێرخوازانن تا ماڵی ساردیان گەرم ببێتەوە. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.